پیشانگه سی روژانجی دوام بکه. لهرما فراته به پیشنگتیا مامۆستا و خوێندەکاران لە پارکا ڕوونیوار چارەمین پێشانگەها وێنەخێزیە بە دروشما ئەم چ قاس جهێرەنگ بن و ببورینن لەسەر تابلۆیا وڵات دبن یەک ڕەنگ بە بەشداریە 13 خوێندەکاران دەست پێ کرد. پێشانگە ببورینن پێشانگەها وێنەخێزیە لە ناوەندا چاند و هونەرێ یا باقی خدۆ لە کۆبانێ دەست پێ بوو. هەر 13 خوێندەکاران بە 54 تابلۆیان تەف لە پێشانگەهێ بوون. دڤەکردنا پێشانگەهێدا هەفسەرۆکا ناوەندا چاند و هونەرێ یا باقی خدۆ ئەمینە حسێن ئاخڤی و گوت دە هەر تابلۆیەکە خوێندەکارێن مەدە چیرۆکێک هەیە ئەمێ دە هونەرا خوا لە هەمبەری داگیرکەریە ببن بەرسف پشترا خوێندەکارێن تەف لە پێشانگەهێ بوونە هاتن خەلاتکردن. انجام پرونده سالکی دو تابلوان انجام وانن شخا پیشنگه به نام تالیزو کارنگان بندرشمه همچاز جهرنگ بن لسر تابلوی وارد هم بن رنگک پرانی مواضع مختلفن يعني زواني بركي پرونده سالکی هم پرونده هم تشانه مواضع طبيعه صامته تشانه بورتريات شخصيات المعرفن مواضيع مختلفن ليه براني مجموع مجاره جنبه مواضيع تابلوی تدبینی پرانی چاند می کردینه گردای چاندنه گردای تابلوی شهید ناب دهنه تابلوی مد بی سر ایشگو کوبانی دو چت به مثلا یک جی و تابلوی من ای اوه ام بی و ملتی می گذاره در و اروپا سفینه دا غرق دبن دفتسن و پر و اوه تأثیر بون بی پر بی ایشیو امتخاص بریا تابلوی که اون مبرچو بیپوانو ببینن چه دبید باجاری مدا متخاص بیم سر تابلوی